پێش ئەوەی دەست پێ بکەم ئەمەوێت تاکیدکەمەوە مامۆستا لەگەڵمەی بەڵێ لەگەڵتان ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ سێشنی ئەمڕۆمان من ناوم ساڤۆ بەختیارە سینیەر کۆردینەیتەرم لە ڕێکخراوی فایڤۆن لابس ئێمە وەکو فایڤۆن لابس کار لەگەڵ ئەو بەڕێزانەیە ئەکەین کە بیانەوێت بزنسی خۆیان کاری خۆیان دابمەزرێنن یاخود لە سەرەتایی ئەو ڕێگایان کە دەستیان پێ کردو و ستارتاپن بە ئینگلیزەکەی پێوترێت ئەنترەپرۆنۆرن پێش ئەوەی من دەست پێ بکەم بەناسینی میوانی ئەمڕۆمان پرزنتەری ئەمڕۆمان حەزەکەم چەند پۆینتێکتان لەگەڵا شێر بکەم ئەویش ئەوەیە کە داخڵە بن هەمووتان میوتن ئەویش بۆ ئەوەی بە جوانی گوێمان لە مامۆستا زانیار بێ و هیچ ئێکۆیەک نەبێت و هەروەها ئەم سێشنە ڕیکۆرد ئەکرێت و پاشان ئەتوان لە کەناڵی یوتیوبەکەمان بیدۆزنەوە هاوکارم میران کە ئیمێڵەکەی بۆ ناردن لینکی یوتیوبەکەشی بۆ داناون دوای تەوابوونی ئەم سێشنە سبەینێ لە یوتیوب بتوانن بگەڕێنەوە بووی هەر خاڵێ هەر شتێکتان لێرە دەتانتوانی بە وازحی لێ تێ بگەن ئەتوانن سێری کەناڵ بەڕێکەوە چات بۆکسمان هەیە ئەگەر لە لاپتۆپەوە داخل بوون لە خوارەوەی شاشەکەتان ئایکۆنێکی چات هەیە توان کلیککەن حەز ئەکەم هەتا ئێمە دەست پێ ئەەکەین و هەتا مامۆستا دەست پێ ئەکە هەریکێکتان خۆتان بناسێنن بۆ ئەو یەک بناسین زین کێ لەگەڵمانایە ئەمڕۆ هەر ئەتوانی ناوی خۆت و ئەگەر لا شوێنە ئیشەکە یاخود بزنسی خۆت هەیە یاخود تەلەبەی هەر شتێک بێت کە حەزەکەی شێریکە لەگەڵمانە ئەتوانی شێریکەی لە ئەخیری پرزنتیشنەکەیە بە دەوری 15 بۆ 20 دقەیەک مەجای ئەومان ئەبێ کە بەڕێستان پرسیار بکەن و ئێمەش وەڵام ئەینەوە ئەگەر هاتو بۆ مامۆستا بێت یاخود بۆ فایڤۆن لابس بێت لەبین لە کاتی پرزنتیشنەکەشە هەر پرسیارێکتان هەبوو ئەتوانن لە چات بۆکسەکە بینوسن ئێمە دوای ئەگەڕێنەوە بۆ لای ئەگەر حەستان کرد لە ئەخیرا بە ڤۆیسی خۆتان لە جاتی بەنووسین پرسیارەکە بکەن ئەتوان خۆتان ئەنمیوت بکەن بەتنەکە لە لای ناوتانەوەیە خۆتان ئەنمیوت بکەن ئەبینرێت زۆر چاکە من طبعا بابەتی ئەمڕۆمان من خۆم زۆر ئیحتیمام هەیە بۆی و زۆر ئەکسایتدم بۆی بزانم مامۆستا چیمان لەگەڵ شێرەکە بەڵام بابەت و سێشنی ئەمڕۆمان بە ناوی دروستکردنی بەهای هاوبەشە لەگەڵ مامۆستا زانیار جەبار نامەوێت زۆر لە کاتی مامۆستا بەرم حەزەکەم خۆی بناسێنێ مامۆستا فەرموو زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان لە ساڵی 2013 دەرفەتیۆم بۆ ڕەخسا خوێندنی ماستەر تاو بکەم لە وڵاتی بەریتانیا لە بواری بزنس ئەو بوارەی بە دەقیقی با بڵێن ئەم خوێندکایە بریتی بلە ئینتەرناشنال بزنس مانجمنت واتە بەڕێوەبردنی کاری نێودەوڵەتی لە ناوەڕاستی پرۆسەی خوێندنەکەمە ئاشنا بووین بە جۆرناڵێکی زانکۆی هارڤاردی ئەمریکی شتێکی زۆر سەرنجڕاکێش بوو کە بڕیارماندا وەکوتێکی پێنج کەسی زانکۆ بەریتانیەکە کاری لەسەر بکەین بتوانین چۆن سوودی لێوەربگرین ئەو با بڵێن جۆرناڵێ ئەو بیرۆکەی کە لەو جۆرناڵەیە باس لێەوە کرابوو وەکو ئەوە ئەناسەنە the big idea واتە بیرۆکە گەورەکە بیرۆکە گرنگەکە ئەوەش لەژێر ناونیشانی creating shared value واتە دروستکردنی بەهای هاوبەش خۆشحاڵم ئەمڕۆ تۆزێک تیشک بخێنە سەر ئەم مەفهومە نوێیە لە بزنس ئەم استراتیژیە توانین ناوی لێ بنین و ئەم شێوازە نوێیە کارکردن لە بزنس و هەروەها لە ئیکۆنۆمیا لە اقتصادا باشە کە پێشبینی ئەکرێت لە ماوەی 20 بۆ 30 ساڵی داهاتوو یەکێک بێت لە کاریگەرترین هۆکارەکانی سەرکەوتنی بزنسەکان لە سەرتاسەری جیهان واتە creating shared value پێشبینی دەکرێت بۆ بزنسەکان بۆ کۆمپانیەکان لە گرنگترین هۆکارەکانی سەرکەوتن بێت لە 20 تا 30 ساڵی داهاتوو خۆشەویستان من زانیار جەبارم مامۆستام لە زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر لە کۆلێژی تەکنیکی کارگێڕی و هەروەها ڕاهێنەر و ڕایۆشکاری پەرەپێدانی کارم خۆشحاڵم کە لە ماوەی
4 ساڵی ڕابردوو کارم کردو لەگەڵ زیاتر لە نزیکەی 40 کۆمپانیا و دامەزراوی نێوخۆیی نێودەوڵەتی چ لە بواری ڕاوێژکاری چ لە بواری پەرەپێدانی با بڵێن توانەکان. لەگەڵ ئەوەشدا توانیمانە سوپاس بۆخوا زیاتر لە 720 کەس خولی ڕاهێنان ببینن لەو با بڵێن بوارانەی کە پەیوەندی هەیە بە بزنسەوە وەکو بەڕێوەبردن و پلاندانان، فرۆشتن بە بازارکردن، مارکتینگ و هەروەها ستارتاپس کۆرسمان هەبوو how to start your business چۆن دەبێت بە خاوەنکاری خۆت لە هەمان کاتا develop your business کامیان تایبەت بوو بە بزنسمانەکان. بەڕێزان بەر لەوێ بچمە ناو ناوڕۆکی بابەتەکە creating shared value یان دروستکردنی بەهای هاوبەش چیە مەبەستمان لێ چییە و ڕوونی بکەینەوە. پێم خۆش بوو پلانی گفتوگۆکەمان پلانی وێبینەرەکەم شێرکەم لەگەڵ بەڕێستان. سەرەتا لە بەش یەکەمە هەوڵە دێن تیش بخێنە سەر creating shared value مەبەست چییە لە دروستکردنی بەهای هاوبەش، ئەم مەفهومە نوێ ئەم چەمکە گرینگە نوێیە کە هاتۆتە بزنسەوە چی دەگەێنێت، چۆن بتوانین دروستی بکەین، چۆن بتوان هەنگاوی بۆ بنێن. لە دووەم بەش ئەزمموی ئێمە لەو بوارە چۆن ئێمە تۆ هەوڵماندا ئەو با بڵێن creating shared value یان دروستکردنی بەهای هاوبەشە لە کوردستان لە عێراق لە هەولێر بە شێوێک لە شێوەکان لە نتاقێک کاری لەسەر بکەین و چۆن توانیمان ئەنجامی باشمان دەستکەوێت لەو ڕۆوە. لە بەشی سێمی وەبینەرەکەمان تەرکیز لەسەر سێ پرینسپڵەکەن سێ بنەماکەین وەکو بنچینە بۆ سەرکەوتن چ لە بواری بزنس چ لە بواری personal development. لە کۆتایەکەشی ئینشاءالله کاتمان دەبێت بۆ وەڵامدانەوەی بەشێک لەو پرسیارانەی کە بەڕێستان دەتان بێت. وێت کە ئەگەر هەر پرسیارێکیان لە ئەسنای با بڵێن قسەکانی منە لاتان دروستە بێت لای خۆتان بکرێت تۆماری بکەن یان لە چات بۆکس کە لە ژێرەوە هەیە توانن ئاماژەی پێ بکەن پشتیوانی خی گەورە هەوڵەدەین وەڵامیان بدەینەوە. خۆشەویستان ئەگەر سەرەتا دەست پێ بکەین لە بەش یەکەمان ناساندنی creating shared value مەبەست چییە لە دروستکردنی بەهای هاوبەش کە گرینگە. ئەگەر بین تەمەشای بزنس بکەین کۆمپانیەکان بکەین یان سیستەمی کاپیتالیزم سیستەمی ئابووری جیهانی هەست دەکەین کۆمەڵێک شت دێتە بەر چاومان زۆر بە واضح هەست پێ دەکەین تێکچوونی ژینگە کاریگەری نەرێنی کۆمپانیەکان بەشێک لە کۆمپانیەکان لەسەر کۆمەڵگا بەکارهێنان یان باش هەمامەڵە نەکردن لەگەڵ کارمەندان یان جاروای ئستەغلالکردنیان و جاری وا هەیە دەبینین کۆمپانیەکان و پرۆژە بازرگانەکان زۆر بەڕوونی دەردەکەوێت تەرکیزی سەرەکیان لەسەر دەستکەوتنی قازانجێکی خێرایە مردودێکی مادی یان مالی سەریع کە چۆن بتوانن با بڵێن بەردەوام بن. ئەوەی هەستی پێ دەکرێت لە ژینگەی ئابووری جیهانیشە لە یازار ئەوەیە creating shared value وەکو با بڵێن مەفهومێکی نوێی بزنس کە هاتە پێشەوە ئەیسەلمێنێت کەوا کۆمپانیاکان باشتر و باشتر ئەتوان سەرکەوتوتر بن و ڕێک بە پێچوانەی ئەو ئاراستەی کەوا زیان بە ژینگە بگەێنیت زیان بە کۆمەڵگە بگەێنیت و مەترسیت هەبێ یان مەترسی دووسکە بۆ کۆمەڵ خەڵکانێکی تر. ڕێک پێچوانەی ئەوەیە فکرەکە لەوە سەر هەڵدەدات چۆن بتوانی شانبەشانی ئەوەی کۆمپانیاکەت بزنسەکەت داهات و قازانج دەستکەوێت بەڵام تۆش ببیتە چارەسەرێک بۆ کێشە کۆمەڵایەتی ئابوووریەکانی کۆمەڵگەکەی خۆت یان ئەو شوێنەی کە کاری تیاکە کۆمپانیاکەت. ئەمە وەکو ناوڕۆک و وەکو با بڵێن بنچینە فکرە سەرەتایەکەی creating shared value. لە ئێستادا ئەم بیرۆکەی کۆمەڵێک لە کۆمپانیەکان کاری لەسەر دەکەن و ئەنجامی باشیان بەدەستنە لەوانە گوگل لەوانە نستلی لەوانە تەکنۆسرف لە ئەفریقا وەکو مؤسسەیەکی نەن پرۆفیت کاری لەسەرەکە IBM کۆمەڵک لەم دامەزراوانە بە شێوەیەک لە شێوەکان هەنگاویان ناوە و ئەنجامەکانیان زۆر زۆر پۆزۆتیڤ و ئەرێنی بووە. ئەگەر بپرسین بە وردی creating shared value چیە یان shared value چیە بەهای هاوبەش چیە بۆ پێناسە دەکرێت بە دەقیقی کە بریتیە لە سیاست و هەروەها شێوازی کارکردنیان operating practices کە لە کۆمپانیەکان کار دەکەن بۆ هۆی ببێتە هۆی چارەسەرکردنی کێشە ئابووری و کۆمەڵایەتەکانی کۆمەڵگە لە هەمان کاتە بەهایەک بۆ کۆمپانیا زیاد بکە و قازانج دروست بکات. بواتە creating shared value شتێکی نەمپرۆفیت نییە ینی وەکو بڵێن ئێمە لە بواری ناحکومی کار بکەین لە بواری ڕێکخراو قازانج نەویستەکانە کار بکەین نەخێر بزنسە ناوڕۆکی بزنسە بەڵکوم ڕێک ئێمە مەفهومێکی پێشووترمان هەبوو لە بزنسا کە پێی دەوترا
ئێستا شهر با بڵێن ئاکتیڤە کە پێی دەگوترێت کۆرپۆرێت سۆشیال ریسپۆنسیبیلیتی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی با بڵێن کۆمپانیەکان بەرامبەر بە کۆمەلگا زۆر جا دەبینین هەڵێن فلان بزنسمانیان فلان کۆمپانیایەکی دیاریکراو 100 ملیۆن دۆلار یان ملیۆنێک دۆلار یان 10,000 دۆلاری بەخشی بەو دامەزراوە خێرخوازیە یان با بڵێن هەوڵیدا پرۆژەیەک بکات بۆ با بڵێن گوندێک یان نازانم شتێکی لە بابەتانە ئەمە دەبینین زۆر بەربڵاو بەدی کراوە دواترش لە استراتیجی مارکتینگ بەکاری دێنەوە ئەمە شێوازێکە لە شێوازەکانی با بڵێن بەرپرسیارەتی کۆمپانیەکان دەربارەی کۆمەلگا بەڵام کریتینگ شێر ڤالیو قۆناغێکی زۆر گرنگتر و لە پێشترە لەمە لە بنەبڕدا هەوڵ دەدات بۆ چارەسەرکردنی کێشەیەکی کۆمەڵایەتی کێشەیەکی ئابووری کۆمەلگا اینجا دروستکردنی بەهاو قازانج بۆ کۆمپانیا خۆشەویستان کە دواتر ڕنگدانەوەی با بڵێن نمونەکە باز دەکەین ئەوان تۆزێک زیاتر بچین ناو ڕوونتر بێت فکرەکە لاتان چونکە وەکو بڵێ کۆنسێپتێکی نوێیە زانەکان باسان کردوە 3 ڕێگای سەرەکی هەیە بۆ دروستکردنی بەهای هاوبەش لە ئێستادا زۆر گرنگە احتیمام پێ بدرێ یەکەمیان بە دووبارە بیرکردنەوە دووبارە وردبوونەوە تێڕوانین لە بەرهەمەکان و هەروەها لە بازاڕەکان یەکەم هەنگاو دووبارە چۆن کۆمپانیەکان بزنسەکان بیر بکەنەوە لەو بەرهەمانی کە پێشکەش دەکەن جا چ کاڵایە جا چ خزمەتگوزاری باشە چۆن بە شێوازێکی جیاوازتر ناوازەتر بتوان پێشکەشیکەن و چۆن بتوانن ورتر دقیقتر تەرکیزیان لەسەر بازاڕەکان هەبێت مارکت هەنگاوی دووەمیان پێداچوونەوەی کۆمپانیەکان بزنسەکان بە شێوازی با بڵێن پێشکەشکردن و گەیاندنی ئەو سێرویس و با بڵێن گوتسانە یان ئەو کاڵا و خزمەتگوزاریان کە هەیەە با بڵێن بە کۆمەڵگەکەی کە کاری تێدا دەکەن یان بۆ خەڵکانی کە بەرهەمەکانیان بەکاردێنن چۆن بتوانن زنجیرەی بەهاکان value chain با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاری تیا بکەن ببێتە هۆی ئەوەی کاریگەری کەمتر لەسەر ژینگە هەبێت و ببێتە هۆی ئەوەی چارەسەرکردنی کۆمەڵی کێشە بۆ کۆمەڵ کەسانێک لە هەمان کاتا داهاتێک بێنێت بۆ کۆمپانیا هەنگاوی سێم کە یەکێکە لە گرنگترین هەنگاوەکانیان سەر ڕێگاکانی با بڵێن دروستکردنی کریتینگ شێر ڤالیو ئەوەیە کە چۆن بتوانیت تۆ کۆمەڵێک لایەن دەستگا کۆمپانیا یان کۆمەڵە خەڵکانێک کۆمەڵێک مؤسسات کۆ بکەیتەوە وەکو گروپێک وەکو مەجموعەیەک بتوانن سەپۆرت و پاڵپشتی پێشکەش بکەن لە مەجالێکا و بەشدار بن لە دروستکردنی بەهایەک کە سوود بە هەمووان بگەێنێت بەشدار بن لە بەهایەک کە چۆن بتوانێت سوود بە هەمووان یان بە زۆرترین خەڵک بگەێنێت خۆشەویستانم خاڵیان زۆر گرنگە کاتێک کە تۆ پرۆژەیەک هەیە کۆمپانیایەک هەیە بزنسێک هەیە لەگەڵ کۆمەڵە کەسانێکی تر دەگەیتە با بڵێن خاڵێک کە پرۆژەیەک یان هەنگاوێک بنێن کە بە سوودی هەمووان بێت لەو کاتە نەجاحی ئەو نەجاحات یان سەرکەوتنی ئەو پرۆژەیە سەرکەوتنی هەمووان بێت بێگومان ئەگەری سەرکەوتنی تۆ زۆر زیاتر دەبێت لە بزنسەکە و بەردەوامیدانیش زۆر زیاتر دەبێت و لە هەمان کاتشە تا ئەو کەسانە گرنگتر بن و گەورەتر بن و یان سوودمەندەکان زیاتر بن پرۆژەکەی تۆ داهێنەرتر و قازانجی زیاتر دەبێت بەرەزان Creating shared value ئەوەی کە با بڵێن مایکل پۆرتەر ئاماژیان پێدا لە جۆرنەڵەکان کاریان لەسەر کرد ئەوە بوو تەرکیز و باخی زۆریان لەسەر کۆرپۆریشنز بوو واتە کۆمپانیا زەبەلاح و گەورە و کاریگەرەکانی جیهان مڵتیناشنال کۆرپۆریشنز یان ئەوانەی کە لە چەندین وڵاتی جیهان کارەکەن بەڵام لە هەمان کاتا ئەوە باز دەکەن کە دەکرێت بۆ کۆمپانیەکان لە ئاستی جیاواز سوود لەم با بڵێن چەمکەنوێی بزنس وەربگرن بە شێوەیەکی تریش ئەو لایەنە بارز دەکەن کە لە وڵاتانی گەشە سەندوو یان developed countries بە هەمان شێوە سوودبەخشە وەکو لە developing countries یان ئەو وڵاتانی کە گەشە دەکەن یان وڵاتانی جیهانی سێمیان پێدەوترێت کەواتە ئەم چەمکەنوێی ئابووری یان بزنس زۆر گرنگە بۆ هەموو وڵاتان نەک تەنها چەند وڵاتێکی دیاریکراوە ئەگەر نمونەیەکی زۆر سادە وەرگرم بەر لەوەی بچمە با بڵێن ئەو شێوازی کارکردنی ئێمە لەو ڕوانگەیەوە کۆمپانیای نەسلی کاتێکە لە با بڵێن شەرقی ئاسیا کاری دەکە پرۆژەکانی هەوڵیدا
لە ڕێگای با بڵێن دابینکردنی ئاوی خاوێن ئاوی پاک بۆ گوندانە ئەو شوێنانەی کە کارمەندی زۆری لێرە با کار دەکەن بۆ پێشکەشکردنی بەرهەمەکانی با بڵێن نەستلی ئاوی دابینکرد ئاوی خواردنەوە بۆوان توانی چارەسەری کێشەیەکی ئەوان بکات کە کۆمەڵاتی بوو کە پێویستیان بە ئاو بوو و کەمی ئاو زۆر هەبوو لە شوێنەکەیان لە هەمان کاتا ئەوان باشتر و باشتر بەرهەمیان دێنا بۆ کۆمپانیەکە کاریان تێدەکرد کە نەستلی بوون یان پێشکەشکردنی خزمەتگوزاری تەکنیکی جاری وایە پێدانی کۆمەڵێک پێداویستی کامان بتوان باشتر لە ڕوو تەکنیکیەوە کار بکەن نمونەیەکی تری سادە وەرگرین لەسەر creating shared value تەکنۆسەرف کە دامەزراوێکی با بڵێن نەن پرۆفیتە لەگەڵ چەند کۆمپانیایەکی لۆکەڵی ئەفریقی هەوڵیاندا بە شێوەیەک لە شێوەکان بەهایەکی مشتەرەک دروستکەن با بڵێن بزنسە کشت و کاڵیەکانی ئەو ناوچەیە دەیانتوانی بەرهەم بێنن بەرهەمەکانشان باش بوون بەڵام هیچ سوودێکی ئەوتۆ لێوەرنە دەجرا بۆ هۆی خراپی ڕێگاوبانەکان باشە بنیان دەتوانین بیگەنە شارە گەورەکان و تاساغ ببێتەوە ئەمان هەوڵێندا لە ڕێگای با بڵێن پێشکەشکردنی هەندێک جۆر خزمەتگوزاری کە لە گەیاندن و یان چاکردنی ڕێگاکان و یان دۆزینەوەی ڕێگای نوێ بۆ گەیاندنی بەرهەمەکانیان بە بازاڕەکان بەهایەکی گرنگ دروستکەن بۆ ئەو ئینترپرایسانە یان بۆ ئەو بزنسە کشت و کاڵیانەکەوە زۆر سوودمەند بوون لە وەرگرتنی و سێرڤیسە و هەروەها خۆشیان توانیان داهاتێکی باشیان دەستکەوە و قازانجێکی زۆر باشیش بکەن خۆشەویستان بۆی بابەتە کە زیاتر ڕوونکەنەوە ئێمە پێمان خۆشە بە واقعی بڵێن کاتێککە باز لە بیرۆکەیەکی ئابووری دەکەیت یان کاتێکە باز لە بیرۆکێکی بزنس یان ئیدارە دەکەیت زۆر گرینگە نمونەیەکی واقعی حەقیقی لە بەردەست هەبێت بۆی هەنگاو لەگەڵی بڕۆیت و شتەکە ئەزمون کرابێت ئینجا بێت قسەی لەسەر بکەی یعنی بۆ شتێکی لە نتاقی نەزەری یان تاقی تیۆری بێنە دەرەوە کاتێککە ئێمە لە 2015 ماستەرمان تەواو لە وڵاتی بەرتانیا گەڕاینەوە کوردستان لە بەشی دووەمی با بڵێن وەبینەرەکە تەرکیز لەسەر ئەزمموی خۆمەکەم لەو بوارە کە چۆن توانیمە سوود وەرگرن بە شێوازێک هەنگاومان ناوە کە گەڕامەوە کوردستان ئەوەی بەدیمان کرد گۆڕانکارێکی زۆر گەورە هەبوو لە 2013 لە بین 2013 بۆ 2015 لە ڕوو ژینگەی با بڵێن کارەوە کوردستان ناسەقامگیرێکی زۆری پێوە دیار بوو زۆرێک لە کۆمپانیە نێودەوڵەتیەکان کوردستانیان بەجێشتیان کارەکانیان بە شێوەی شێوەکان ڕاگرت یان کەم کردەوە کۆمپانیا ناوخۆیەکان بە شێکیان ئیفلاسیان ڕاگەن بچووبوونەوە و هەروەها لە ڕووی داهات و دەستکەوتی ئینکەم یان موچە خۆران کێشەی زۆر گەورە هەبوو بە شێوەیەک لە شێوەکان زروفی اقتصادی و زروفی داراییش با بڵێن بە هەمان شێوە لە ئاستێک بوو کە بە هیچ شێوەیەک هیچ دۆخێکیوە با بڵێن لە دوای نەوەتیەکەوە بەسەر کوردستانە بەو شێوەزەقا بەدینە دەکرێت جگە لەو ناسەقامبیریە ئەمنی کە دروست بوو مەترسیەکانی با بڵێن ئەو شەڕانێک کە هەبوو لەگەڵ داعش و ناوچەکانی دەوروبەری کوردستان و لە هەمان کاتا قوتابیانی زانکۆ کێشەی زۆریان هەبوو هیچ ئەمەلێکیان نەبوو کە دابمەزرێن کە ئێمە شتە سەپۆرت ناکەین کە قوتابی پێ دابمەزرێ بەڵام لە هەمان کاتا ژینگەی کاری کوردستان هیچ لەبار نەبووی هەلی کاریشان دەستکەوێت هەستان بە بیرمان کردو لەوەی کە ئێمە چۆن بتوانین شێربالیۆک دروست بکەین چۆن بتوانین لەو ناحیەوە دەستپێکێک بێ بۆ خۆشمان و بۆ خەڵکانێکی تریش کارمان کرد لەسەر پرۆژەیەک بە how to start your own business بە سوودوەرگرتن لە ئەزمموی با بڵێن پێشووتری کارکردنی خۆمان و هەروەها باگراوندە ئەکادیمیەکە کارمان کرد لەسەر ئەوەی دیزانی پرۆگرامێک بکەین بۆ بنیاتنانی کار سپاس بخوا لە هەنگاوی یەکەمە چوینە پێش توانیمان چەند دامەزراوێک بێنە ناو پرۆژەکە و بۆ کۆمەڵە گەنجێک بەشدار بن لێرە تووشی کێشەیەکی بچووک بووین ئەو بە ڕێزانی کە دانویست بێنە ناو با بڵێن تەطویر بخۆیان بکەن و خول ببین و بەرەو پێش بچن دەی کەسانێک بوون داهاتیان نەبوەستڵن یانویست خۆیان پرۆژێک دروستکەن ئێمە چۆن بتوانین داهاتێکشمان دەستکەوێت لە ئەسنای پرۆژەکە هەوڵماندا بە شێوەیەک لە شێوەکان لە خاڵی سێمی creating shared value چۆن بتوانین با بڵێن ئەو کەسانی کە ئامانجیانی خزمەتێک پێشکەشکەن لە هەمان ڕوانگە کۆمەڵەیەک دروستکەین مەجموعەیەک دروستکەین کۆمەڵە خەڵکی پەیوەندیدار لە هەمان کاتا ئەوان پاڵپش بن بە شێوەیەک لە شێوەکان تا بتوانین ئێمە ئەو خزمەتگوزارە پێشکەشکەین واتە ئێمە کێشەکەمان دۆزیەوە کێشەیەکی کۆمەڵاتی ئابووریمان لە ژینگەی خۆمان زۆر بەوازحی دۆزیەوە ئەنجا هەوڵماندا چۆن بتوانین بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەک هەوڵدین چارەسەرێک پێشکەشکەین بۆ بە شازێکی پرۆفێشنەڵ و پراکتیکی سپاس بخوا هەنگاو بە هەنگاو توانیمان با بڵێن لینک دروستکەین لەگەڵ چەندین دامەزراوە
چەندین زانکۆ بە شێوە بە تایبەتی زانکۆی پۆلیتەکنیکی کە من خۆم ستافم لێ بەشانازیەوە و هەروەها ژووری بازرگان پیشەسازیە و لێر و چەند دامەزراوەی نێودەوڵەتی و مؤسساتی تر کەوا کاتێک ئێمە ئەو پێویستیمان دەرخست و پرۆژەمان دیاریکە لەو مەجالەوە هەنگاوێکشمان ناوەکو نمونە لە بەردەستمان بوو اینجا هات مشێکی زیرەکانە مارکتینگمان بۆ کرد چۆن بتوانین ئەو بەهایە کۆمەڵە خەڵکانێکی تریش هاوبەش پێ بکەین یعنی تۆ سوودێک بگەین نەک تەنها بە خۆت و کەسێکی تر بەڵکو بۆ هەموو ئەو کەسان لێ چواردەورتن بۆ خۆم ئەزمون بوو لاوانێلانی دارایش داهاتیش بوو بۆ من بۆ ئەو گەنجانی کە بەشدار دەبوون ئەکسپریەنس بوو با بڵێن شارزایان دەست دەکەوت لە هەمان کات بۆ ئەو دامەزراوانەی کە ئامانجیان بوو خزمەتێک کۆمەلگا بکەم دیسان خزمەت بوو یعنی تەنها ئەوە نەبوو وین وین بەڵکو وین 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 یعنی براوە هەموو ئەو کەسانی کە لە چواردەوتن براوە بن تا تۆ بتوانین شتێکی لەو بابەتە دروستکەی ئەکرێ زۆر باش گەشە بکەیت و کاریگەری سوودەکە زۆر زیاتر بێت و سەستەینەبڵ بێت لە هەمووی گرنگتر بۆ مودایەکی درێژ بەردەوام بین لە هەمان کات شتێکی چارەتی نییە بەڵام لە هەمان کاتە زۆر باشترە لە چارەتی یان شتێکی خۆبەخژیان خێرخوازی ئەو هەنگاوانە بۆ من وەکو دەستپێک بوون دواتر گرنگتر بوون توانیم سوودی زیاتر لێوەرگرم پەیوەندیەکانم فراوانتر بوون بۆ خۆشم توانیم با بڵێن کەسانی تر بناسم و نتاقی شەکانم فراوانتر کەم کەسانی تر بێنمە ناویەوە و خەڵکانێکی زۆر لەو ڕۆ توانیان سوود لە ئەزمموی ئێمە و ئەزمموی خەڵکانی تریش وەرگرن لە پرۆسەکەیان خۆشەویستان ئەگەر ئەم بابەتە پەیوەست بکەنەوە بە دۆخی ئێستای کوردستان دەبینین لە کوردستان لە ئێستاشا لە دۆخێکی ئابووری قورستین و هەندێک جۆر کێشە هەیە لە ناو کۆمەلگا بەڵام تا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە زیرەکی تۆ لێرێ چۆن بتوانی کێشەیەکی کۆمەڵاتی ئابووری بدۆزیتەوە و قیمەتێک بەهایەک بۆ ئیزافە بکەیت یان هەلێک پێشکەشکەی لە هەمان کاتە داهاتێک بۆ خۆت دروست بکەیت ئەگەر ملاحەزەتان کرد لە چەند ڕۆژی ڕابردوو بەرهەمە کشتتوکاڵەکانمان بینی لە کوردستان چۆن با بڵێن بێ بازارێکی زۆر هەبوو با بڵێن ئەو کەسە جوتیارەکانمان دوای مەسرەف و ماندووبوونێکی زۆر دوای زەحمەتێکی زۆر ماوەیەکی زۆر ئەنجا بەرهەمەکانیان بە هیچ شێوەیەک ساخ نەدەبوو هیچ حالێکی پێ نەدەکرانیان دەزانین چی لێ بکەن ئەمە کێشەیەک بوو کێشەیەکی گەورە بوو لە کوردستان هەبوو و ئێستاش لە ئازال مەوجودە هەندێک بیرۆکە هەبوو وەکو ئاکتیڤیتی و چالاکی لە سۆشەل میدیاوان هەندێک لە جۆر بازرگان کاتنە پێشەوە هەر کەسە با بڵێن سندوقە گیاندوو سندوق تەماتە بکرێت و بتوانێت دواتر سوودی لێوەر بگرێت یان هەندێک با بڵێن بازرگان هاتنە پێشە بە شێوەیەک لە شێوەکان کە ئەو بەرهەمانە بکڕن و تەوزیعیکەن لە کەمپەکان یان لە شوێنانێکی تر ئەمانە هەنگاوی باشن وەکو کاری با بڵێن دەستگیرۆیی یان با بڵێن پاپشتیکردن بەڵام ئەمە چارەسەری کێشە ناکات زۆر گرنگە ئێستا چۆن تۆ بتوانین بە زیرەکانە بیرۆکێک بینیتەکایەوە بە شێوەیەک لە شێوەکان پرۆژەیەکی وا دیزاین بکەیت چارەسەر ئەم کێشەیە بکەیت بەڵام شێوەیەکی ئابووریانە نەک وەکو کارێکی خۆبەخشی یان وەکو کارێکی با بڵێن مرۆڤی وەکو ئەوەی تو بتوانین بزنسێک لەو ئەساسە دروستکەی کەلێنێک بگریت و درستی شەبێ بەڵام بزانین چێ زیرەکە چێ ئەتوان بە شێوەیەک لە شێوەکان بە بیرۆکەیەکی باش بە پلانێکی باش بە بزنسپلانێک بێتە پێشەوە یەکێک لەو کێشانەی بەربڵاو ئێستا ئەم تۆخەیلانە کێشەی تریشمان زۆرە بەڵام ئەمە لە خەیاڵم بوو کە ڕۆژی ڕابردوو شتەمان بینی هەستمان پێکرد گرنگەکە ئەوەیە تۆ بتوانین لە ڕێگای بزنسەکەتەوە چۆن بتوانیت بەهایەکی ئابووری و کۆمەڵایەتی ئیزافە بکەی بۆ شوێنێکە کاری دەکەی و لە هەمان کاتشە داهاتێک بێ بۆ خۆت خاڵە گرنگەکە ئەوەیە تۆ یەکەم جا قیمەتێک دروستکەی بەهایەک دروستکەی بۆ خەڵکانێک ئەنجا دواتر فکر لە داهات و با بڵێن مەردوودە مادێکە بکەیتەوە بۆ خۆت ببورن کەوا بێ زۆر گرنگە هەر یەک لە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەمانەیە لە 20 بۆ 30 ساڵی داهات و پرۆژەکانمان ئەگە پرۆژەمان هەیە و کۆمپانیامان هەیە سەرکەوتنی گرنگ بەدەست بێن و بەرەو پێش بچن مەفروض ئێمە بتوانین پەیوەستی کەین بە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتی و با بڵێن ئابوووریەکانی کۆمەلگا و ئەگەر دەتەوێت بزنس دروستکە ئەمە باشترین کاتە بۆ ئەوەی کە تۆ بیر لە با بڵێن کێشەیەک با بڵێن پێویستیەک یان گاپێک خەلەلێک کە نەتاوەیەک لە کۆمەلگا ببینیتەوە چۆن بتوانیت تۆ بە زیرەکانە بڕێگاکی جیاواز چارەسەرێک پێشکەشکەی تاکو بتوانی لەو ڕێەوە بەهایەک دروستکەی کۆمەڵ خەڵکانێک سۆر دەتۆوەرگن تۆش سوود لەوان وەربگریت خۆشەویستان لە بەشی سێمی وەبینەرەکە پێم خۆشە تەرکیز لەسەر چەند بنەمایەک بکەم لە ئەشنایی کارکردن و وەکو ئەزمون و متابعکردنی کە سەرکەوتوەکانی جیهان لە ژینگە جیاوازەکان
باشە بۆم دەرکەوتۆ کە چەند خاڵێکان زۆر گرنگن وەکو بزنس و لە ژانی خۆشت وەکو پرینسیپل وەکو بنچیناواتە ئەپلای ئەبێت ئەتوانی جێبەجێکی بۆ خۆت تاکو بتوانی سەرکەوتنی گرنگ بەدەست بێنی یەکێک لە گرنگترین بنەماکان کە ئێمە پێمانەوەکو پرینسیپل و سوودمان لێوەرگرتووە و بەردەوام تەشجیعی ئەو کەسانش دەکەن کە لە دەوروبەرمانیان کارمان هەیە لەگەڵیان بریتیە لە هەوڵدان کۆششکردن واتە تۆ بجوڵێت یەکەم هەنگاو ئەوەیە کە تۆ ئامادە بیت ماندوو بیت ئامادە بیت فێر بیت ئامادە بیت هەنگاوی نوێ بنێت ئەگەر لە 2007 من لە ئامادەی بازرگانی لەسەر کوردستان یەکەم نەبوومە لە ئاستی کوڕان دەرفەتیۆم بۆ ناڕەخسا لە زانکۆ بخوێنم کە یەک کەس وەرگیرا ئەوەش من بووم لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی کارگێڕی ئەگەر لە 182 قوتابی وەختی خۆی لە 2010 لە زانکۆی سەلاحەدین یەکەم نەبوومە دەرفەتی ماستەرم بۆ ناڕەخسا چونکە ئەوەی کە دەرفەتیان بۆ ڕەخسا یەکەمەکانی سەربەشەکان بوون و من یەکێک ملاوانەی لە پرۆگرامی تواناسازی سوودمەند بووم بەهۆی ئەوەی کە یەکەمی بەشەکەم کەواتە کە تۆ هەوڵ دەدەیت کۆششەکەی جوهد دەکەیت ئەمە نزیکت ئەکاتەوە لە فرسەتەکان و ئەکاتۆ بەردەوام فرسەتەکان ئاکتیڤ بن لە بەردەمت بەڵام کاتێک کە تۆ ئەوەستی چاوەڕێکی فرسەت بێ لە دەرگات بدا بێگومان ئەگەری فرسەت بۆ ئەوەیە ئەگەری با بڵێن بەدەستێنانی دەرفەتەکان بۆ ئەوانن کە ئەجوڵێن ئەوانن کە ئامادەن نەک ئەوانەی کە چاوەڕێن کە فرسەت یان دەرفەتەکات ئەنجا هەوڵەدات بێگومان ئەوان ناتوان بەدەستی بێنن کەواتە یەکەم پرینسیپڵ و بنچینە و بنەما بۆی سەرکەوتی بیت چ لە بزنسەکە چ لە ژانی تایبەتی خۆت کە بتوێت دەست پێ بکەیت بریتیە لە هەوڵدان و ئامادە بیت ماندوو بیت دووەم خاڵ بەڕێزان کە زۆر گرنگە بەلای ئێمەوە ئەوەش بریتیە لە زیرەکانە بیرکردنەوە تەنها هەوڵدان بە تەنها گرنگ نییە تۆ بەس هەوڵ دێ بەڵام بیرکردنەوەیکی زیرەکانی لەگەڵ نەبێت ئۆکێ من دەرفەتیۆم بۆ ڕەخسا بچمام با بڵێن بەریتانیا و بخوێنم و با بڵێن زۆر کەسی تریش و دەرفەتیۆشم بۆ ڕەخسا لەوێ ئاشتا بم بەم کۆنسێپتە کە بریتیە لە کریتینگ شێر ڤالیو بەڵام ئەوەی کە پۆرتەر ئاماژەی پێ دەکرد لەم بابەتە لەم چەمکە نوێیە گرنگە زۆرتر تەرکیزی سەر کۆرپۆریشنز و کۆمپانیاکان بوو بەڵام من هاتم چۆن بتوانم وەکو ئاستی خۆم تاکە کەس ئۆکەی چۆن بتوان بە شێوەیەک لە شێوەکان شێردالیەک دروستکەم لە نێوان کۆمەڵە خەڵکانێک و سوود بە کۆمەڵە خەڵکانێک بگەێنم لە هەمان کاتە سوودێکیش بۆ خۆم بێت یعنی ئەنجامدانی گۆڕانکاریەک و با بڵێن نەک کۆپی پێستکردنی بیرۆکەیەک نه چۆن بتوان بە شێوەیەک لە شێوەکان دوای کە گەڕامەوە چۆن بتوان گاپێک بدۆزمەوە ینی خەلەلێک بە مەجالێک بوارد چکە ژینگەکەی ئەو کات کە گەڕامی ئەو نەبوو منەوە بەرێنان تێدا بکەم ئەسڵەن بزنسەکان خۆیان لە مەترسیا بوون هی ئەوە نەبگە پارەش لە بەردەست بێت بزنس بکەیت چونکە وەزعەکە گونجاو نەبوون کەوا بێ دووبارە زیرەکانە بیرکردنەوە پرۆسەکە خێراترەکە لە هەوڵدانەکەت کە هەوڵە دێت بەڵام زیرەکانە بیرکردنەوە لەگەڵ نەبێت ئەنجامی باشت دەست ناکەوێت سێم خاڵ سێم خاڵ کە گرنگترینیانە ئەگەر بێت و سێم خاڵ لەگەڵ نەبێت یەکەم و دووەمیش هیچ سوودی لێوەرناگیرێت ئەویشیان بریتیە لە بەردەوامیدان لە با بڵێن بەردەوامبوون لە هەوڵدان لە کۆششکردن یعنی ئیدامە هەبێت ئەو شتێک کە لە بەردەستە لەسەری ئەڕۆی نەک ئەمڕۆ پرۆژێک ئەمڕۆ کارێک بیرۆکەیەک دواتر ڕۆژێک تر شتێکی تر نا یەکەمیان بریتیە لە کۆششکردن و هەوڵدان دووەمیان بریتیە لە زیرەکانە بیرکردنەوە بەڵام ئەگەر تۆ بەردەوام نەبی لەسەر کۆششەکەت و هەوڵدانەکەت و زیرەکان بیرکردنەوەکە دێ نەتیجەت نابێت زۆرێک دەبینین لە دەوروبەرمان جاری وایە کەسێک ئامادەیە ماندوو بێ ئامادەیەشتی نوێ تاقیکاتەوە لە هەمان کاتە جارێ بیرۆکەیەکی نوێشی بۆ هاتووە من چۆن ئەم بیرۆکەی جێبەجێ بکەم منەمێ ئەو شتە نەجاحەت پێ بێنم بەڵام چونکە بەردەوام نابێت لەسەری چونکە با بڵێن پشو درێژ نییە لەسەری ئەو کاتە وا ئەکات ئەم نەتوانێت ئەنجامی بەدەست لێ دەستکەوێت ئەگەر نمونونەکەی خۆ لەسەر ئەو خۆم باسکم لە سەرەتایە باواقعی بڵێم زۆر بێهێواشی ئەڕۆشتم ینی هەنگاوەکان زۆر قورس بوون و مردودی مادیەکەشی بۆ شازە نەبووم بەڵام سپاس بخوا لە ئێستا بە شێوەیەکە زۆر جیاوازتر ینی لە ماوەی کەمتر لە 4 ساڵ توانیم سپاس بخوا بۆ خۆشم زۆر ئیمپروڤ بکەم لەلایەنی ئەکادمی لەلایەنی بزنس ئەکسپیریەنس و بتوانم کۆمەڵێک مەشاریع خۆم بەرەو پێش بچێت و لە هەمان کاتە کۆمەڵێک ئینکەمی باشم دەستکەوێت کە مستحیل بوو بە داوامکردنی زانکۆم یان بە شازێکتر کە دەستم کەوێت و لە هەمان کاتە نێتوەرکێکی فراوان لەگەڵ دامەزراوەکان لەگەڵ مؤسسەکان ڕۆژانە فرسەتی زیاتر بۆ ڕەخست کە تۆ لەو
ئاراستەیە بەردەوامە بی و کۆششەکەی و ئەکسپیرینسەکانشت یان ئەزمونەکانشت زیاد دەکات بێگومان کوالیتی خزمەتگوزاریەکانیان بەرهەمەکانشت شتێکی باشە بێت. خۆشەویستان، لێرە پێم خۆشە تەرکیز لەسەر ئەوە بکەم. زۆر جار شتە بچووکەکان ئێمە هەست بە مەترسیەکانی ناکەین، بەڵام کاریگەری زۆری هەیە. من پێم وایە نە سەرکەوتن نە شکست هێنان، چ لە بواری بزنس چ لە بواری ژانی پێرسۆناڵ، ژانی تایبەتی یان ژانی ئەکادمی بە ڕوودا و ڕوونادات. یعنی یەک جار حاڵەتێک نییە ڕوو بدات تۆ شکست تەواو نەمینێت و یانیش سەرکەوتنێک بەدەست بێنی بە یەک هەنگاویان بە یەک شت. ئەگەر تۆ بڕیار بێت بۆ نمونە ئەمڕۆ دە ئەرک بکەیت، دە کار بکەیت، ئەگەر بتوانیت تۆ ئەمڕۆ با بڵێن دە ئەرکت هەبێت جێبەجێیان بکەیت، تەنها سێ ئەرکت جێبەجێ کرد، تۆ لە دوای بە 7 ئەرک بەیانیش بە هەمان شێوە. ئەگەر تۆ سەیری لیستەکان بکەیت یان ئەو بیرکردنەوە هەبێت کە تۆ چەند ئەرکێکی بچووکت لە دەستدا ئەمڕۆ، مەترسیەکە لێرەیە، چونکە تیکراربوونەوەی ئەمڕۆ بەیانی و ڕۆژەکانی تر و ساڵەکەت نەتیجە ئەدگەێنێ بەو شکستەی کەوا پێشبینی ناکەیت. بە بچووک بینینی ئەو کار و ئەرکانێک کە تۆ وەک پێویست ناکەیت، بێگومان نەتیجەکە ئەدگەێنێ بۆ شکستە گەورەی کەوا کەس حەز ناکات پێ بکات. پێچەوانەکەشی زۆر دروستە. کاتێک کە تۆ ئەمڕۆ دە ئەرکت هەیە، بەڵام هەوڵ دەدەیت دوای ئەو دە ئەرکەکە تاو کرد چەند ئەرکێکی ئیزافەر چەند کارێک و چالاکیەکی تریشت هەیە، بەیانیش بە هەمان شێوە. بێگومان تۆ لە زیاتر لە ماوەی 2 ساڵ بگێتە قۆناغێک، لەوان لە ماوەی ساڵێک یان ساڵ و نوێک زۆر باشتر ئەگەیتە قۆناغێکی سەرکەوتن کەوا دەروبەرەکەشت پێشبینیەوە ناکە، خۆشت لەوان زۆر جار ئەو پێشبینی نەکەی. هەموو بۆ لایانی داراییش تاوە. زۆر جار ئێمە هەنگاوەکانمان پێچەوانەی هەدەفەکانمانە کە تۆ ئەتەوێت لە ڕووی دارایی تۆزێک با بڵێن ئازادی دارایی هەبێ یان تۆزێک سەربەخۆ بیت، مەفروضە سەیڤینگت هەبێ یان استثمارت هەبێ بە شێوە لە شێوەکان. کە تۆ مەسروفاتت هەیە و کە با بڵێن کێشەکان با بڵێن ئەو پارەیان کە دێتە دەستە زیاتر قەرزاری بیت لەسەری، بێگومان پێچەوانەی و هەنگاوانەی کە ئەو هەدەفەی کە هەتا. خۆشەویستان، گەر دەتێت دەوڵەمەندی ئاسانە پلانی دەوڵەمەندی دانێت. مەرج نییە دەوڵەمەند بۆی پلانی دەوڵەمەندبوو دانیان بۆی سەرکەوتوو بێ، ئینجا پلان سەرکەوتن دابنێت، ئەتوانی بەبێ هیچ تەبێ بەڵام پلانێک دابنێت و کاری لەسەرکەی. گەر وزەت نییە پلانی ئەوە دانێت چۆن وزەم زیاد بکەم، گەرێتێ لە ڕووی تەندروستی باش پلانی تەندروستی دابنێت، گەر ناتوانی پلانی توانین دانێت، گەر نازانی پلانی فێربوون دابنێت، گەر تۆ ئەکسپیرینست نەکردووە خیبرەت نییە لەوەی کە چۆن پلان ئامانج دانێت، ئەمڕۆ ئەتوانی دەست پێ بکەوە و ڕۆژێکی گرنگ ئەتوانی با بڵێن هەنگاو بنێت بۆ ئاراستەیە. ئەوەی کە ئەمڕۆ پێتەکرێت واقعی بڵێم ناتوانانی ئەو شوێنەی کە ئێستا تایت ڕاستەوخۆ بیگۆڕیت، بەڵام ئێستا ڕاستەوخۆ تۆتوانی ئەو ئاراستەی هەتا بیگۆڕیت، ئەو ئاراستەی کە هەتا بیگۆڕی. بەڕێزان ئاراستە زۆر زۆر گرنگە کە تۆ لە ئاراستەیەکە بەردەوامەڕۆی بێگومان ئەدگەێنێ بە نەتیجەیەک. جا ئەو ئاراستەیە بێ خۆت دیاریتکردن بێگومان هەواڵێکی خۆش و ئەکرێ سەرکەوتن بێت. ئەو شتانی کە ئەتوانی بیکەی ئەتوانی بیری لێ بکەیت و زۆر شتە تایبەت ئەگە بڵێ ئەمڕۆ بۆ خوێندنەوەی کتێبێکی نوێیە، هەوڵ دێن بۆ دیاریکردنی کاتێک بۆ فێربوونی زمانێکی زیندوو، پێدیکردن بە برادێکی سەرکەوتوت، بە کەسێکی سەرکەوتوت کە چۆن هەنگاوی ناو چۆن ڕۆژتۆ تا سوود لە زمینی وەرگری وردبوونەوە لەوەی کە تۆ بتوانێت ئەم هەفتەی و هەفتەی داهاتوو چۆن بەسەر. یعنی هەر ئەمڕۆ ئەتوانی دەست بە پرۆسەکەت بکەیت و ئەمڕۆ ئەتوانی هەندێک نەتایجی بچووکیش بەدەست بێ، بەڵام ئەگە بتوێت بە یەک ڕۆژ بۆ ڕانکاری گەورە ڕوودات بێگومان ئەوە ڕوونادات. نەتیجەکە ئەگەر ڕوونکەنەوە لە نمونەیەکی زۆر سادە، کەسێک کە بێوێ با بڵێن بچێتە جیم یان بچێتە هۆڵی لەش جوانی لە شڕێکی بە شێو لە شێوەکان کە بینی ڕۆژ یەکەم و دووەم و سێم هیچ گۆڕانکاری ئۆتۆ ڕوونادات، بەڵام بە بەردەوامبوونی لە پرۆسەکە بە ماوەی چەند مانگ و چەند ساڵ بە شێوەیەکی دروستیش کاتێک کە مەشقەکانی دەکات بە شێوەیەکی منتەزم ڕێکخراو بە شێوەیەکی زیرەکانە بۆ بەردەوامە بێت، ئەنجامەکەی لای هەمووان ڕوون دەبێت. زۆر سپاس بەڕێزان بۆ جۆگرتنتان، نامێلۆ زیاتر درێژی بکەمەوە لەسەرتان. پێم خۆش لە کۆتایی هەر پرسیارێکتان هەبێت لە بابەتەکان کە بە شێوەیەکی گشتی تەرکیزمان لەسەر ناساندنی ئەم چەمکەنوێی بزنس کرد کە لە 2011 پێشنیاز کرا لەلایەن هارڤارد بزنس سکوڵ و لە 2013 ئێمە وردەوردە دەستمان پێک لە 2014 ئاشنا بوو لەگەڵی و پێشبینی دەکرێت کۆمپانیا گەورەکانی جیهان و کۆمپانیا بچووکەکانیش پێویست بکات بۆ ئاراستەیە کار بکەن کە بە پێچەوانەی شێوازی کارکردنی پێشووترە کە کارەکان ئێمە بێتە هۆی زیان گەیاندن بە کۆمەلگان بە کەسانی تر بگرە نا چارسەرکردنی کێشەی کەسانی تر و کۆمەلگا ئەکرێتە هۆی داهات و قازانجی
ئێمە دواتر باسمان لە ئەزمموی خۆمان کرد چۆن توانیمان بە شێک لە شێوەکان ئەو کرێتینگ شێر ڤالیوە لە ئاستی کەسی بە شێوەیەک جێبەجێ بکەین وەکومەڵە کەسانێکی خاوەن پێویستی بدۆزینەوە بتوانین چارەسەری کێشەکان بکەین لە هەمان کاتە کۆمەڵە دامەزرا و مؤسساتیش بدۆزینەوە بێن ئەوانش بەشدار بن لەگەڵمان و بۆ ئاراستێ کار بکەین لە بەشی کۆتایی سێمیشان تەرکیزمان لەسەر سێ بنەما کرد کەوا پێویستن بۆ سەرکەوتنجات وەکو بزنس وەکو کەسیش بە هەمان شێوە یەکەمیان بیرتی بڵێ کە تۆ ئامادە بیت هەڵدەی کۆششکەی ماندوو بیت دووەمیان زیرەکانە بیرکەیتەوە زیرەکانە کێشەیەک بدۆزتەوە زیرەکانە بتوانین حەلی بکەیت سێمیشیان بەردەوامبوونت لەو ئاراستەیە ئەنجامت پێدەبەخشێت لەوانەیە لە سەرەتا قورس بێ وا دەرکێت کەمە هیچ سوودی نییە بەڵام بە بەردەوامبوونت بەلانی کەم ئەزمونت دەسەکەوێ و ڕێگای نوێ ئاشنا دەبی و دەکرێت ئەنجام شتێ بەدەست بێنین زۆر سپاس بۆ گوێگرتنتان ئێستاش دەتوانین کاتێک دیاری بکەین بۆ وەڵامدانەی پرسیارەکانتان زۆر سپاس مامۆستا پرسیارێک هاتووە لەلایەن حەنین خان she wants to you can unmute yourself I don't know why you wrote in English if you want to ask in English we can translate اگر اتێ بە ئینگلیزی پرسیار هەکە بکەی ئەتوانین translate بکەین باش زۆر سپاس چونکە کوردیەکەم زۆر باش نییە ئەمەوەی ئەگەر بێ زەحمەت بە ئینگلیزی پرسیارکەم I just have one question as the doctor said he talked like how we choose the business and we have to make like we have the ability and also the desire for it but what if we have a lot of thoughts in our brain like one time I woke up and I want to build a business in that way and another day I wanted to be in another way so how we can pick up the best thought we have in our mind and make sure this will continue and we make sure of the business continuity of it and to continue with it that's my question and thank you so much thank you Hanin مامۆستا و ئەبزان پرسیارێکی ئەوەیە گەر چەند ئایدیەکە لە مشکابێت چۆن بزانی کامیان هەڵبژێری زۆر بەمان وین مجموعەیان ئایدیا هەیە کۆنفیوزی نازانین کامیان هەڵبژێری و لە کەسەر کامیان هیچ بکەیت من وەکو Okay. Thank you, Hanin Khan. I think you have no problem with understanding Kurdish. That's why I prefer to reply in Kurdish if it is fine. Okay. Up to you. I will try to understand. Thank you. Okay. If it's not clear, just let me know. خوشویستان ام برای بسیارک او بکم بعض دکا زور جاب امرو بیروکی کت بودید اتوی دست بکی بزنس بکی بانی مشاکی بیروکی کتر دید چون بتوان بزنس بکی یان بشوازی کتر بواقعی پید بلم امشتکی زور اساییه بو پیشرنگکانی بو اوانی که انرژیانی اوانی ادزولن حزکن دائما ڕیان لەشتی نوێ ئەکرد بیرۆکەی نوێت بەڵام من بە هیچ شێوەیەک سەپۆرتی ئەوە ناکەم ئەمڕۆ شتێک بکەیت بەیان شتێکی تر بکەیت دووبیان شتێکی تر دەربڕینێکی پێوترێ فڕۆک جامپەرس ینی ئەوانەی کە ئەگەر ببینی وەکو زەلکاوێک عادەتەن ئەوانەی کە با بڵێن کۆمەڵێک بۆ قەن لە زەلکاوێکە دایم لێرە بۆ ئێرە ئەچن بەڵام قەت ناگەنە شوێنێکی جیاواز ئێمە بۆی ئەکسپریەنس دروستکەین پێویستەکە بەردەوام بین زۆر جار مستەڵەحێکمانە پێوترێت the best way to succeed in business is to be in business یعنی یەکێک لە گرنگترین ڕێگاکان چکە بزنس شتێکی عملی واقعیە من بۆیش پێم خۆش بێرە باز لە ئەزمونێکی خۆم بکەم بۆی هەر قسە نەبێت ئەگەر تۆ لەناو بزنسێکا بیت زۆر جار تەحەدیەکان دێتە پێشت بە چارەسەرکردنی و تەحەدیانە تۆ ئیمپروڤ ئەکەیت بەڵام من ئەمڕۆم بزنسە بکەم بەیانی شتێکی تر بە شێوازێکی تر بێگومان شتێکی باش نییە و ناتگەێنێتە ئامانجێکی باش بنیاتنانی بزنس شتێکی ئاسان نییە بە سەراحەت پێت بڵم بەڵام بەردەوامبوونی هێشتا قورسترە هێشتا کە تۆ بزنسێک بنیاتێت بەڵام چۆن بتوێت بەردەوام هێشتا ئەوەش قورسترە تەکنیکێکت پێڵم ڕێگاکت پێڵم کە زۆر گونجاو بیان زۆر یارمەتیدەر بێ بۆی تۆ بەرچاو دروون بێ بتوانانی ئایا بزای ئەم بزنسە سەرکەوتۆ بێ یاخودنا ئەتوانی فرێمێکمانە پێوترێت بزنس پلان دابنیت هەر بیرۆکێکت بۆ دێت کە شایانی ئەوە بکێتە بزنس بە بۆچوونی خۆت هیچ کێشە نییە قەلەق مەبە هەوڵدا لە تەمپلێتێکی بزنس پلانە کاری لەسەرکە ئامانجەکەت بەرەو کوێچێ بازارەکەت مارکتینگت چۆنە مەنیجمنت تیمت منافەسە دیتا وەرەگرنجە با بڵێن فاینانست کۆستت هەموو ئەمانەی کە تێدا لە بزنس پلانە
زۆر بە جوانی بەرچاو ئەکاتەوە تا چه ئاستێک تۆ ئەتوانی ئەم بیرۆکەی بزنسێکی لە دروستکەی جاری وا هەیە ئەتوان تەمشاکی بەداڕشتنی بزنس پلانەکە هەستەکەی لەوانەیە زۆر گونجاو نەبێت یان بەڵایانی کەم بۆم قۆناغە گونجاو نەبێت ئەنج ئەتوانیت سەر فکرێکی تر ئەگەر بتەوێت توڵێکی ئاسانتر جاری وا هەیە بەکاربێنی لە بۆ کە چەند بیرۆکەیەکی جیاواز تێ بۆ بتێ باشتر ناوبژێرێت توانین لایانی باشە و خراپە هەرێکێکیانە ئەدڤانتێج و دیزەدڤانتێج یان سترێنث و ویکنسی هەرێک لە پرۆژەکان دیاری بکە بە نووسین تەبعاً نەک بە خەیاڵ بە زیاتر لەسەر وەرەقە بۆی بەرچاودڕون بێ بتوانین لە باشترین شت دەست پێ بکەیت ئەنجا ئەکید ئینشەڵڵا ئەنجامت باشتر بێت یادارم تێگەشت بێت تێگە تێنەگەشتوێتە هەڵدەم بە ئینگلیزی وەڵامت بدەمە. زۆر سپاس. I will try to summarize it and send it in a text on the chat box to her. کاک ئازاد دەستی بەرز کردەوە توانین خۆ ئەنمیوت بکەیت و پرسیارەکە بکەیت کاک ئازاد. کاک ئازاد کێشەنێلاوچە دەستی بەرکەوت بێت پرسیارێک هەیە لە کاک گۆرانەوە ئەڵێ هێزی هەنگاوی یەکەم بۆ بزنس چەند پێویستە و لە سەرەتایە بیرکردنەوەمان چۆن بێت لە ڕووی سەرکەوتوو ئەبم یان نابم. بۆ بۆرەگە دووبارە بکەیتەوە سەرەتاکەی تێنەگەشتم. هێزی هەنگاوی یەکەم بۆ بزنس چەندێ پێویستە و لە سەرەتایە بیرکردنەوەمان چۆن بێت لە ڕووی ئایا سەرکەوتوو ئەبم یان نا. دەستخۆش. بە بۆچوونی من لە پرەنسپڵەکان کە باسم کرد یەکەم هەنگاو ڕێک وەڵامی ئەوەیە تۆ ئامادە بیت فێر بیت ئامادە بیت تۆزێک مخاتەرە بکەی ئامادە شتێکی نوێ تاقیکەوە ئامادە بیت تۆزێک ماندووبی بەڕێزان ئەمە یەکەم هەنگاو بە واقع بڵێم ئەگەر تۆ بتێ بزنسی خۆ دروستکەی. دووەم بەشی پرسیارەکەی ئەگەر تۆ بتوێ بزانی تا چەند یان بزنسێکی ناجەح دروستکەی زۆر گرینگە کێشەیەکی گرینگت دەستکەوێت تۆ چارەسەری پێشکەشکەی تا ئەو کێشەی کە تۆ چارەسەری ئەەکەیت گرنگ و گەورە بێت ئەو بزنسی تۆ ئەگەری نەجاحەتی زیاترە و بەواقعی پێ بڵم ئێمە نابێ بترسێن لەوەی کە ئەگە شکستم هێنا بێگومان زۆر نۆرمەڵە و لە زۆر هەنگاویشە وەک پێویست نابێت ئەمە شتێکی ئەبێ زۆر بە تەبیعی وەرگریت تەنها ئەوانە شکستنانیە هەڵە ناکەن کە هەوڵ نادەن کەواتە ئەمە پێوتری ئەزمون پێی ناوتری شکست لای ئێمە بەواقعی پێ مادام تۆ بەردەوامیت تۆ ئەزمون دروست دەکەیت کە زانیت ئەم ڕێگا کار ناکات کێشە نییە ڕناوەست ئەم ڕێگا تاقیکەمەوە ئەوە نەبۆ شکست مادام تۆ بەردەوامیت ئەوە شکست نێ بەسکە من کە ئەو ڕێگا کاری نەکرد و وەستام خۆم ئەترافم کرد وەستام ئەو کات ئەتوانی ناوی لێ بنێ چکە خۆت ناتێت بەڵام لە بزنسە یەکێک لە عنصرە گرینگە مهمەکانی سەرکەوتن لە بزنس بریتە لە ئەزمون و ئەمە یەکێکە لە گەورەترین تەحەدی گەنجەکانمان کە ئەوێت دەست پێ بکە بەڵام ئەزمونی نییە ئەشێوێت سەر ناجەح بێت بێگومان ئەوە تقریباً زۆر نزیکە لە مەحاڵ بۆیە هەوڵ دەمەترسە بەڵام بەش دیراسە بە بزنس پلان و ئەگەر بشتوانی ئەزمون دروستکەی کار بکەی لە کۆمپانیایەک ئەگەر بەخۆ بەخشیش بێت زۆر جاڵە مامۆستا کۆمپانیەکانیش داوای کەسانێکەکەن کە ئەزمون و شارەزاییان هەبێ بەڵە بێگومان چکە کۆمپانیەکانشانە قازانج بکەن و خێراتر بڕۆن بەڵام تۆ بەلانی کەم بەخۆ بەخش خۆت بسەلمێنە بڵێ من ئەمەوێت 3 مانگ بێم کار بکەم لێرە یعنی خزمێک ناسیار بە شێک لە شوکان تۆ ئەزمون دروستکە ئەگەر مەبەست لە دروستکردن بزنس بێت ئەزمون بە بۆچوون ئێمە یەکێکە لە کلیلەکان بۆی تۆ بتوانین سەرکەوتوو بێت. سپاس. زۆر سپاس. کاک ڕاستی دەستی بەرز کردەوە فەرمۆتانی خۆ ئەنمیوت بکەیت. ئەم کاتتان باش من هەم پرسیارەکەم لە مەسیج نووسی وەڵام وها دەڵێم دەتوانین بێم هەم وەکو پرسیارە بکەم و هەمیش وەکو ڕای مامۆستا زانیار وەرگرم ئایا ئەگەر کەسێک بزنسێک پرۆژەکی هەبیتن بەتەمایە پرۆژەک بی بەڵام ڕووی توانای دارایی و توانای هەبی ئایا قەرز ئەو لایانەی بۆ پڕ دەکاتەوە کە بتوانێت پرۆژەکەی بە ڕێژەیەکی سەرکەوتوو بە ئەنجامگەێنێن دەتوانێت قەرز بکات و پرۆژەکەی پێتەواو بکات. ئەو پرسیارەکە بوو. دەستان خۆش. دەست خۆش کاک ڕاستی. کاک ڕاستی طبیعی با بڵێن قەرز بە یەکێک لە هۆکارەکانی بەدەستهێنانی با بڵێن دارایی دانرێت کە تۆ پاڵپشتی بزنسەکەت بکە. ئێمە ناتوانین با بڵێن یەک وەڵام بدێنەوە بۆ هەموو بزنسێک گونجاو بێت حەجمی بزنسەکە با بڵێن ماوەی قەرزەکە ئایا قەرزەکە چۆن چۆنیە بە شێوەیەک ئەمان هەموو کاریگەریە بەڵام بۆ یەکێک وەکو یەکێک لەو سەرچاوانەی کە تۆ بکرێت داهاتێکت دەستکە یان کەسێک کە با بڵێن پاڵپشتن بە شێوەیەک لە شێوەکان قەرزێکت پێ بدات تۆ بزنسەکەت بکەیت
ئەوسەتە سەرەوە کە تۆ پلانێکی باشتە بە بزنسەکەت احتیمالی نەجاحەت زیاترە why not بەڵام ئەگەر تۆ دیراست نەکردبێ یان خەلەلێکە بێ لە ئەوەی کە یەکسەر لە هەنگاوێکی زۆر گەورە و دەست پێ بکەیت بە بۆچوونی من وەک بڵێ تۆزێک مخاتەرەی بەرزترە. زۆر سپاس. پرسیارێکی کە لە کاک ئازادەوە هاتووە ئەڵێ ئەتوانین دوو کار بکەین بەیەکەوە لە هەمان کاتە ئاماژگاری و چییە بۆ ئەوە کە لە هەردوو کارە سەرکەوتووی بی؟ ئۆکێ سپاس بۆ پرسیارە دەست خۆش زۆر جار تووشی حاڵەتی لە بابەتە شەبین جاروای زیاتر لە دوو کار بە بۆچوونی من سەرکەوتن بەدەستهێنان لە هەر پرۆژەیەک لێبران و کارکردن و جوهد و ماندووبوونی زۆریەوێ کاتێک کە بزنسەکەت پرۆژەکەت گەیشتە قۆناغی کە بڵێ ستێبڵیتی پێوە دیار بووە بە شێوک لە شێوەکان لە مەترسی چۆ دەرەوە یان هەندێک جۆرکار هەیە با بڵێن پاسفین کەمت بۆ دێنێ پێویستی بە کاتێکی زۆری تۆنیە لەو حاڵەتە ئاساییە بەڵام لێک کاتە کارکردن لەسەر چەند پرۆژەیەک ئێمە پاڵپشتی ناکەین بۆ ستارتەپس بۆ ئەوانە کە دەست پێکەن ئێمە تەشجیعی استراتیژی فۆکەسەکەین بەواقع بڵێن بۆ ستارتەپس بۆوانە کە دەست بە بزنسەکەن لە سەرەتان پێشنیاری استراتیژی فۆکەسەوە تەرکیزکردن لە بوارێک لە بوارەکان وەکو لیزەر چۆن تەرکیزەکە بۆ شێوازە تاکو ئەوەی کە تۆ بەهایەک درستەکەی قازانجێک درستەکەی کەوتە سەرسکە لە مەترسێتێتە دەرەوە ئەوکە زۆر ئاساییە زیاتر لە بزنسێک دە بزنس 20 بزنس شتەبی هیچ کێشەنێ بەڵام نەک ئەوەی هەمویان پارالێل ئەمە پێوترێ دایڤرس استراتیژی دایڤرس لێک کاتە کۆمەڵێک بابلێن پرۆژە کار پێکەوە بڕوە لەوانەیە سوودیە بێ لەندێک ناحیە بۆ مەیەکێکیان زەرر بکە لەوانەیەکێکیان نا بەڵام بۆ ستارتەپس ئەو استراتیژیە ئەنجامی باشی نەبووە بەداخەوە ئەو استراتیژی کە ئەنجامی باشی بۆ بریتێ لە فۆکەسەوەی کە تۆ بزنسێک هەڵەبژێری کارتیاکەی نەجاحەت دێنێ ئەکسپریەنس درستەکەی پەیوەندی توند و تۆڵ درستەکەی کەناڵی مارکتینگی باشە ناسیت ئەزمونێک درستەکەی اینجا لە بازار حیسەیەک دەبێت شوێنێک دەبێت ئەناسرەی براندێک دەبێت ئەو کات ئاسایە تۆ بستە بوارێتیش کێشەت نابێت جارێکی ترمان هەیە ئەڵێ ئایا ئەکرێ هەموو پارەکەی هەو بێت بیکەیتە ناو یەک کارەوە ئایا ئەوە سەرکەوتوو بەدەست ئەهێنێ؟ بەڵێ ئەم سیارە تۆزێک ئامە ینی گشتیە تۆ چونکە بە بزنس ئەگۆڕێت جاری وایە دابڵێن بزنسەکەت بە شێوەیەک لە شێوەکان پرۆسس بووە و وەک بڵێ ئۆکەی قازانجێکی هەیە بەردەوامەڕۆ و جێمەترسی نییە ئەو کات کێشت نییە بەڵام لە کاتێکە ئەگەر ریسکی زۆرە یان بەرچاو دڕون نییە بە شێوەیەک لە شێوەکان ئەزمموی کارکردن نییە یان هەنگاو نەچێت پێشبێ مخاتەرێکی گەورە بکەیت بە سەرمایەکی زۆر ئەمە پاڵپشتیەوە ناکەین. دەستخۆش. پرسیارێکی کە هاتووە ئەڵێ ئایا بزنسەکە شەرتە لە خوێندنی ئەکادمیەکەتەوە نزیک بێت؟ دەستخۆش پرسیارێکی زۆر بەجێ دەستخۆش ئەمەیەکێکە لەو پرسیارانەی کە زۆر داباسەکە نەخێر بێگومان هیچ مەرج نییە بە هیچ شێوەیەک بواری ئەو بزنسێکی کاری تیاکێت لەگەڵ باری پرۆفشناڵەتیت بێت یان باری ئەکادمی زانکۆیت بێت بەداخۆ ئێمە ژینگەی پرۆفشناڵ لەگەڵ بزنس زۆر لێک جیاوازن ئەکرێ بڵێم زۆر پێچەوانن واقعی بڵێم من هەردوو چیانام ئێستا خۆم با بڵێن لە نزیکی 4 بۆ 5 بزنس ئینکەمم هەیە سپاس بەخوا بۆ خۆش مامۆستای زانکۆم و لە پرۆسەکانی خوێندنیش هەمووی زۆر بە بێکێشە دەرچووم و پرۆسەکانم بڕیوە ئەوەی بۆم ڕوون بۆتەوە ئێمە لە زانکۆ بەتەکید بزنسمان پەروەردە ناکەین بزنسمانش دروست ناکەین پێشەنگی کار و ئێنترپرنۆرسیش دروست ناکەین ئێمە لە زانکۆ بە واقعی بڵێم نەک لە کوردستان لە وڵاتانی تریش کارمەند و ستاف دروست دەکەین لە زانکۆ باشترین قوتابی ئەوەیە کە باشترین کۆپی پێستی مامۆستاکەی بکات کوێ ڕاڵترین بێت لە دنیای بزنسان نەخێت لە دنیای بزنسا کریتیڤترین کەس زیرەکانەترین کەس ئەوەی کەسێک کەوا جوانترین کێشە بە شێوەیەک چارەسەرێکا و ئەتوانێت بەردەوام بێت ئەو سەرکەوتۆ بەوەی مجازەفە ئەکات ئێمە لە ژیانی زانکۆی فێرەکرین کەەوە چۆن سیف سکوور بە سەلامەتی بڕۆین نیشتەکان هیچ مخاتەرێک نەکەن نا لە دنیای بزنسا پێویست بە مخاتەرە ئەمە چەند جیاوازیەکی بچووکن و نمونەیەکی بەسیط وەرگن زۆربەی زۆری کەسە هەرە سەرکەوتوو کاریگەرەکان بزنسمانە گەورەکانی جیان زۆربەی ئەوانە کەنەدایان زانکۆیان نەخوێندویان لە زانکۆ هەر دەرکراون یانیش خوانوازیان هێناوە بۆیە نەخێر هیچ مەرج نییە کە با بڵێن لە بوارێک لە بوارەکان خوێندی بێت دواتر پرۆژەکەت یان کارەکەت لە هەمان بوار بێ ئاسایی ئەگەر ببێت ڕێکێت گونجاو بێت ئینترێستت هەبێت فرسەت هەبێت شتێکی باشە کە وەکو من با بڵێن بەو شێوازە ئاڕۆم تا حەدێک بەڵام
وەکوی کە بتەوە لە هەمان شێوە بۆ شازی بکەیتەمە نەخێر من شێوەیەک لەگەڵانی ساریتر وەرەگرین و چکە کاتەکەمان زۆر نەما بەڵام نوین دەستی بەرز کردەوە توانی خۆ ئەمیت پرسیارەکە بکەیت دەست خۆش بێ کاک زانیار بۆ قسەکانە شتێکی زۆر باش بۆم وتارەکە و پرسیارێکم هەیە ئێستا بۆ منە ئەگەر هات و من بزنزێکم دانا هێنانی کرێن بە لە دەرەوەی وڵات یان بۆ منە بڵێم ماوەدی جوانکاری بێ من ئەو پارەی کە بۆ ماوەدەکە دای بنێم ئایا چەندێکی بخەمە سەر بەڕای تۆ چونکە هەندێک جار لاوانەیە ئێستا بۆ منە ئەو پڕی $3 $4 بخەیتە سەر لەسەر بەرهەمەکە کە ئەزانەی خەڵک وازانێت کە هەرزانە لە چاو بەرهەمەکانی لە بازارە چکور ئێستا لە بازار یەک دنیا بەرهەم هەیە یەک دنیا بەرهەم هەیە هەرزانە بڵێم عەفو گرانە بەڵام بێکوالێتیە خەڵک وازانەی شتەکانی من بێکوالێتیە ئێستا توانی تۆزێ وازی بکەی بۆمان دەستخۆش سپاس بۆ پرسیارەکەت خات و نبین طبعا ئێمە بابەتێکمان هەیە لە مارکتینگ پێوترێت پرایسینگ استراتیژی چەندین جۆر استراتیژی جیاوازی نرخدانان هەیە و ئەوە بەواقع بڵم لە بەرهەمێک بۆ بەرهەمێکە گۆڕێ لە بازارێک بۆ بازارێک لە بەرهەمێک کە منافسیت یا بەرزە بە شێوەیەک لە براندێک کە عمرێکی هەیە ناسراوە بە شێوەیەک یانی شتێکی مۆدڵێکمان نییە من بڵێم خاتون بەڕێز بڕۆ $5 بخەسەری یان بڕۆ ناشتیوامان نییە مە زیاتی لە بزنسە کۆمەڵێک عوامل و عنصری گرینگن کە ببنظر اعتبار وەربگرێن و هەر یەک لەو استراتیژیانی کە هەمانە لە پرایسینگ استراتیژی لایەنی جابی و سربی خۆی هەیە یەکێک لەوانە بۆ نمونە based on cost یعنی نرخدانان بە جۆرەی ئەو تێچوونەی کە هەتا لەوانەیە من نەتوانم لێرە زۆر بڕۆمە تەفاسیل بەڵام لایەنێکی باشەی ئەوەی کە تۆ نرخدانێ بە جۆرەی و تێچوونەی کە هەتا ئەوەیە کە تۆ ئەزانی بۆ نمونە ئەمە $10 مەصرفی بۆ بە $5 کردوتە $5 $3 نەقل بە $2 مەصروفاتی تر پێچانەوە $10 ئەیدێتە $12 هیچ ترسێکی نییە کە تۆ زەرەر ناکەی بەڵام لە هەمان کاتەلانەوە ئەو کاڵای تۆ بەهای بە $20 $25 سەرف بێ لە بازار یعنی پرایسینگ استراتیژیەکەت کەمادام بە جۆرەی کۆست بوو کێشت بۆ دروستە بێت جۆرێکی ترمان هەیە لە پرایسینگ استراتیژی کە پێوترێ based on customers یعنی competitors کە تۆ نرخدانەی بە جۆرەی منافسەکان ئەوانەی کە لە بازارە هەن بۆ نمونە کابینی جاری وا هەیە ئەو بەرهەمەی تۆ با بڵێن بە $30 هەیە تۆ ناتوانین بە 40-50 بیفرۆشنەچە تۆش بە $30 هەوڵەدیان $29-$28 لەو دەرە بیفرۆشی لەبەرەوەی منافەسە بکەیت و بەرهەمەکەیت ئەمەش ئیجابیاتی ئەوەیە کە تۆ جاری وایە ئەتوانی ینی لە بازار دیار بیت و منافەسە بکەیت بەڵام ترسێکە بێتە شەڕی بینی سعرەکان لەوانە منافسەکەدان جاری کاتە 26 زیاتر ببیکێتە 24 بەو شێوازە وەلاوانە جاری وایە بناڵێن بە تسۆی کە قازان زۆر کەم بکەیت کە گەیشتە حدێک کە لەوانە خۆت بە $23 لەسەر بێت لە 24 کەمتر ناتوانین اینجا کێشت بۆ دروست بێت جۆرێکی ترمان هەیە بە کورتی لە پرایسینگ استراتیژی کە based on value ئەمەیان من زیاتر سەپۆرتێکم بە جۆرەی ئەو بەهایی کە بەرهەمەکەت هەیەی یان بە جۆرەی ئەو بەهایی کە کڕیارەکە لێی ئەبینێت ینی پێشنیاریان تێگەشتنی کڕیارەکەت بۆ ئەو بەرهەمە چەندێکە بەهاکەی چەنە تو ئەو بەهای لێ وەرگری بۆیە من پێمانی لە ئێستا بتوان پێ بڵم بە چەند $1 دەیدان چەم خێتە سەری چونکە بە جێرەی بازارەکەت و منافسەکان و بەرهەمەکەت و براندەکەت و ئەو شوێنە لێ دێنی و سعرەکەی و کڕیارەکانت ئەمانە هەموو هۆکارن بەڵام هەر ئەو بەرچاوڕوونیانت پێ بدەم ئەمە تۆزێک مارکتینگە وڵا ئیتمامی زیاتر پێدەر لە زۆر سپاس ئاخر پرسیار وەرەگرین ئەویشی کاک سالارە ئایا بەکارهێنانی تەکنەلۆژی نوێ دەوری هەیە لەسەر سەرکەوتنی کات سپاس بۆم پرسیارێکی زۆر جێی بەیانخە خۆشەویستان لە ڕۆژگاری ئەمڕۆمانە ئەکرێ بڵێم تەکنەلۆژیا ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکانی زیاتر و زیاترە بن و هەر بزنسێک ئەگەر بێت و هەندێک شتێ ڕەبتی بە تەکنەلۆژیاشەوە نییە بەڵام پێویستەکە وجودت بە شێوەیەک لە شێوەکان هەبێت لە ئۆنلاین بە شێوەیەکەوە ڕەبت بیت لەگەڵ ئینتەرنێت و با بڵێن پلاتفۆرمەکانی کە جیاواز بەکارهێنرێن ئەگەر نەبیت وەک بڵێ بزری بە شێوەیەکان جێت بزرە بێت و دەرناکەوێت بۆیە سوودوەرگرتن لە تەکنەلۆژیای نوێ لە بزنس من بە هۆکارێکی زۆر باشیان بە دەرفەتی دانم بەواقع بڵم بە دەرفەتێکی زۆر گرنگی دانم و بەداخۆش زۆر جاهەز ناکەمەم دەرفەتەوە پێویست سوودی لێوەرگیرا بێت لە کوردستان ناوگەنجەکانمان بەڵام
زۆر گرنگە ئەکرێت تەکنۆلۆژیا زۆر لە پرۆسە و کار و پرۆژەکان بۆت پرۆسس بکە و هەنگاوی باش بنێت لە هەمان کاتە بە ماندووبوون و تێچوونی کەمتر بەڵام من پاڵپشتی تەکنۆلۆژیاکەم و کە بزنسەکەت هیچ ڕەبتی بە تەکنۆلۆژیا شۆنیە بە شێوک لە شێوەکە من هەر تەشجیعەکەم بوونت وجودت هەر هەبێ تا بتوانی لە داهاتوو چونکە داهاتوو بۆ ئەوەی لەسەر تەکنۆلۆژیا نەبیان لەگەڵ تەکنۆلۆژیا هەنگاو نەنێت لە بازارە نامینێت و ئەمە قسەیەکێک لە سەرمایه‌دارە گرنگە سەرکەوتوەکانە بیل گەیتس کەڵێ لە دوای 2030 ئەگەر ئەو ئیش و پرۆژەی تۆ ڕەبتی بە تەکنۆلۆژیانە بێ بۆ خۆت بڕۆ بەدای شتێکی تر بگەڕان بزنسەکەت وجودی لەوانەیە زۆرجار نەمینێت. سپاس بۆ پرسیارش. زۆر سپاس. مەجموعەیە پرسیاری تر کراوە بەڵام سبەینێ هاوکارم میران ئیمێڵێکتان بۆ ئەنێرە وەکوتم بە ڕیکۆردکراوی ئەمەتان ئەم سێشنەتان بۆ ئەنێرە لەگەڵ سێرڤەیەکە لە سێرڤەیەکە ئێمە سێکشنە دانین ئەگەر هەر پرسیارێکتان بۆ مامۆستا هەبوو ئێمە بووی ئەنێرین و ئەگەر توانی وەڵام باتەوە ئێمەش ئاگادارتانەکەینەوانێ ببوورم کاتمان نەماوە بۆیە ناتوانین پرسیاری تر وەرگین بەڵام زۆر سپاس مامۆستا بەڕاستی سێشنێکی زۆر ئینترستین بوو زۆر سپاس بۆ ئەدڤایسەکان و وەڵامانەوەی بەشداربووەکان سپاسی بەشداربووانەکەین هیوادارین سوودتان لەم سێشنە وەرگرتە بێت ئێمە بەردەوام ئەم سێشنانەمان هەیە ئینشاءالله لەگەڵ مامۆستاشە جارێکی کە بزانین ڕێک ئەکەوێیان نا زۆر سپاس مامۆستا ئەکید زۆر سپاس ئەگەر هەر شتێکی ترێ هەیە لایەن ئێمە زۆر سپاس کاتێکی خۆش بۆ هەمووان. سپاس بۆ بەڕێزیشتان دەستان خۆش سپاس بۆ مامۆستای زانیار سپاس بۆ هەمووتان دەست خۆش مامۆستای بەڕێز دەستان خۆش بی دەستان خۆش بیاخوا دەست خۆش بێ مامۆستا دەست خۆش سەرکەوتوو بێت خۆش بێ لە شانس دەڕێن